وڵاتی نەرویج لە ساڵی 2020دا بوو بە یەکەم وڵات لە سەراستی جیهان لە فرۆشتنی ئۆتۆمبیلی کارەبایی. یەکێتی ڕێگاوبانی نەرویج ڕاگەیاند بوونی ئۆتۆمبیلە کارەبایەکان کە یاریدەدەری ژینگەیە لە ساڵی ڕابردوودا ڕێژەکەی گەشتا لە سەدا 54 هەموو ئەو ئۆتۆمبیلە نوێیانەی کە لە وڵاتدا فرۆشراون. ئەمەش ژمارەی پێوانەیی جیهانیە بەراورد بە ساڵی 2019 کە لە سەدا 42 بوو. ژماری فرۆشتنی ئۆتۆمبیلە نوێیەکان لە وڵاتەدا لە ساڵی ڕابردوودا گەشتا 141,000 لە نێویاندا 77,000 ئۆتۆمبیلی کارەبایی بووە. هاوکات 4 مارکەی ئۆتۆمبیلی کارەبایی زۆرترین کڕیاریان هەبووە لەو ساڵەدا بریتین لە ئۆدی، تسیلای، ڤۆڵکسواگن و نیسان لیف. لە وڵاتی نەرویج ڕێژەی فرۆشتنی ئۆتۆمبیلی بزوێنەری گاز بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە بە شێوەیەک لە 2020دا لە سەدا 80 دابەزیوە. بە گوێرەی داتاکان کۆمپانیای ڤۆڵکسواگنی ئەڵمانی بۆ دروستکردنی ئۆتۆمبیل پێش کۆمپانیای تسیلای ئەمریکی کەوتووە لە بەرهێنان و هەناردەکردنی ئۆتۆمبیلی کارەبایی. بڕیاریشە ئۆتۆمبیلی تسیلا لەم ساڵدا زیاتر بگاتە بازاڕەکانی نەرویج لەگەڵ ئۆتۆمبیلی وەرزشی هەمەجۆر لە کۆمپانیاکانی فۆرد و BMW. نەرویج سەرباریەوەی وڵاتێکی نەوتیە، بەڵام لە 4 ساڵی داهاتوودا دەیەوێت کۆتایی با فرۆشتنی ئۆتۆمبیلی بنزین و گاز بهێنرێت و هەروەها باجیشی لە سەرکڕین و هەناردەکردنی ئۆتۆمبیلی کارەبایی هەڵگرتووە. ئەمەش بازاڕی گەرمتر کردووە. ئۆتۆمبیلی کارەبایی با دۆستی ژینگەدا دەنرێت و جیا لە نەرویج چەندین وڵاتی دیکەی ڕۆژاوایی لە هەوڵی پەرەدان با بەکارهێنانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانن.